مام غريب مام غريب كاكم دانشتووە بەروام مام غەریب بۆ دانیشتو کاکە بۆ ناسی ئیشەکە بکەیت مام سۆ ئیش دەکەم لا حەولە وەلا بابە تۆ مۆزەفی دایرەیەکی مەعاش وەرناگریت بۆ دانیشتووی ئیش دەکەم دانیشت ئیشەکە لە عاردی خۆ لە ئاسمانی نییە مامۆستا وەرە دەهەسە کاکە دەهەسە برام دەهەسە هاوار وەڵڵا ئیش وا ناکرێ مام غەریب مامۆستا ئیشم دەکرد بە قوربان ئیشەکە ئەلێرە لێرە نییە بە قوربان ئەوە چییە؟ دوێنێ ئەم بەشەی ئەم لاوە شەش حەو گوڵی زیایی پێ بوو کێ لێی کردەوە ڕووی بابی ئەوە ڕەش بێ کە لێی کردەوە باشە ڕووی بابی مامۆستا بە خۆت بووی من بووم جۆ بگرە بەرێ ئەوە چی ئەها مێش کاکەم تۆ ئیشت چێ بران تۆ باخەوان نیت بۆ مێش بەدارەوە بێ بۆ بە قوربان ئیشێ من گوڵە خۆ ئیشی من مێش نییە مامۆستا کاکە نابێت ڕەجالیەکە مام غەریب ئەی هاوار ئەوە چی ئەها سەیریکە ئەو پەڵێ بۆچی فریزی نەگرتووە بۆ نەیگرتو تۆ باخەوان یا تەڕەمە ئاخر شوێتم مەکە غەریب ئەم جارە نەقڵەکەم ئەوە بین مۆچی ئەوە چی مامۆستا بە قوربان دە بۆ سبەینێ بگورمان بەیانی باش قسەش خۆش تۆ من کرد بە مامۆستا ئەوە هوردە ئەوە چاپ کردیە ڕۆژ بە ڕۆژ خۆی چا دەکات وەرە وردەیەکی ڕەجالیەکە مام ئەوە چی ئەو خونچانە بۆ دەمی نەکردوێتەوە ئەو خونچانە بۆ دەمی نەکردوێتەوە بووە مامۆستا بە قوربان خۆ مۆسقەوی نادەم مامۆستا ئەوەش هوردە دێتن خۆ بە ڕۆژە چی نییە مامۆستا مام غەریب جۆ بگرە بەرێ من ئەم فێڵ و فەرەجەم ناوێت هەتا نیهایەتی دەوام ئەو خونچانە دەم نەکاتەوە باوکم بە حیسیەتم نەقڵەکە مامۆستا خۆ دەوی هەر نازەڕێ لەم چ بکەم بەسە مناقەشە مەکە جوابم مەیاتەوە جۆ بگرە ئەو دارخومای بینین بەرێ ئەو گەورەکەیان هەستەکەم تۆزێ ڕێگرتووە هەر ئاوە هەڵی کێشە 2 مەتر بیبەرە دواوە ئەوڕۆ هەر ئەمڕۆ ئیشی 2 دقەیە چی بۆ سیر مەکەی مامۆستا بە قوربان دەم ئەوە هەموو عەربستانی بینم ناتوان لە جێ خۆ بیجوولێنەوە ئەم کو دەتوانم نا مەسەلە ئەوە نییە تەمەڵی پێ ناکرێت خیروسی هەستێنێرم یارمەتێک بە قوربان هەستۆ منە هەلی بدەگە دەلاتن ئەوە جێ کەوچکە تۆ لێرە شۆربە ئاخۆیت تۆ ئیشەکە یا شۆربە ئاخۆیت مامۆستا جان گوتم بە ئیشکە ڕاونەسی شەفرەکەم بزر کرد بوو گوتم ئیشەکەی بەوەی دەکەم باش قەیشێکە دائیرەوان نابێت محاسبەی هەمووتانەکەم هەر هەمووتان لۆ مامۆستا لۆ ئەی هاوار خوا تاقەتی ماڕ منداڵدا ئەوکو دەگە تۆ حەواینەوە بکەم دار خۆرمای چا بکەم بێشەکەی باوکە ژیان من ئەو نزیکی 1 مانگە تۆ ئاگاو لە کێشەی منە من ئەمەی باوازی لێبێنم تۆ نایاڵی من لەبەر حورمەتی تۆ قسە ناکەم ئەخ دەنابێ باوکە ژیان تۆ نازانی خۆ تۆ لەگەڵمان ناژی نە خواردنێک ئەزانێت دروستکە نە شیرینیەک کە ئەوە یەم بۆیە من ئاگام لێتی احترامی ئێوەش ناگرێت باوکە ژیان من خۆم لە ماڵەوە جەوم نییە لە دایرەش مدیرێکی ئیزعاج سوورێکی ناشرین ڕزای مرێ تاڵێ قش بەسەریوە نییە دەقە قسە گەورەم خێر تۆ مۆزەفی منی ها ئەبێ مۆزەف دانیشی ئاواهی بە تەلەفۆن کە یان ڕاکە ئیشەکانی بکە بێت قسە نەکەیت من ناشرینم من سوورم من تاڵەقش بەسەرمۆنیە ئێمە چیەوە بە قەبلی ئەژداییشێ قوربان من مەبەستم پێشەوە بوو وەس قسە نەکەیت دانیشی زەمی من نەکەی لەبەر چای باوکی بووە قوربان جان ئەو باوکم من کێشەی خێزانی مێتم لەگەڵەوە مناقەش دەی بە حیسیەتم خۆ من لە ماڵی تۆیانیم بەڵام خەتای تۆیە قوربان تۆ دوزای خۆ تۆ لە ماڵگا ناژی لەگەڵ ئوسلوبە نییە ئوسلوب باشە بڕۆ ژووری خۆت سەیریکە بە منە لە ناشرینی خۆ زۆر جوانیت شەڵی نەکەم و ئیسپادی لێ ناکەم بەجددی بێزارم یعنی بەس بزانم باوکە چی لە ژیان ژیان وەزع من امتیاز لاگەن خۆ بەس تۆوانی وەڵڵە هەمومان هەزار مشکلەمانێ وەرە کاکە من لە ماڵەوە ژیان فەوتاوە لە دایرەش خۆتان زانێ ئەو وەسعی لە دیراگەیە جاویکی پێوەیە خودە بابەوەی تۆ باشە من چەندێ خۆشمێ ئەو چەندێ منی خۆش ئەی باوکی ڕاستی نابێ نابێ ئەرە تۆش ماڵاو بێت و باوکە ڕاستی کە تۆ با بداتێ چی لێکم قسەم لەگەڵ کردو دەڵێ نا ئێتخوا لە من جوانتر و قۆسرت بینیوە وڵا نییە نەوەڵا نییە هینازم هینکە جۆ بگرە من یەک خەتەتان بۆ دانێ بە قسەی من کرد بۆ نامزانین چییە ئەم بابەتی خۆتان بۆ نامە لە لای بگیر بۆ بڵێن ئەی چی تۆ بۆ ئەتهەیە بەدرکردنمان دەی بەیان دێ لەگەڵ سێبەری خۆی شەڕەکە کاکە ئێوە زۆر سێنێ ئەو بەز دایرە ئاوان لەگەڵ مۆزەف و لەسەر ئیشوکار و لەگەڵ ئێمەیە ئەچینە لە دەرە خەڵک سوێن بەسەر یەخەوە من پیاوی دنیا نەما پیا ماقۆلی دنیا نەما کەسایەتی سیاسی نەما بیبم بۆ لای باوکی ئەوە ڕازی نابێ وەڵایی کاکە وڵای ڕاستی شەکە بەڕێبەر کاکە خەڵکی ناسێ تەعاونی باشە لە دەرەوە زانی چی ڕۆڵە ئەمە کارێکی خێرە بە قسەم کە جا دوای ئەوە باوکی بزانێ ئەمە مدیری ئێمەیە
دنیا بەلەوە نەرمونیانە بێت و ئەیە بەخوا دەترسم تۆ بڕۆ. والله ڕاستە کاکا با بڕێ دە تۆ یۆ بڕۆن دە بڕۆن والله با بڕێ دە بڕۆن جارە خوا خێری بێورێ خۆمانە بیاتەوە جاوەرە سێری نمایشکن و چاوە ولا السلام عليكم عليكم السلام الله لو بونا الله لو كشا ما شاء الله بس بيقول لهم بونا خوشة شيا بۆنی ژوورەکەی بۆچی هاتون ناوەڵە بۆنی ژوورەکەی نییە بوني جنابته باشە بە قوربان بۆچی هاتونەوە ئیشەکەتان بەجێشت و ژووری خۆتان بەجێشتووە چیتانە پێم بڵێت خێرا والله ما مستعراستي داوای مکافەئە نەکەی مکافەئە نییە كل انا بابا والله مكافأني ئەی چی نەزانم والله راستي بو تكليفاتهم ئەیسامی خۆ بێت تۆ ئەوەی تەفیل لە من بکەیتیوە تجوز بنازانە قسەکەی مامۆستاگیان دەزانی چۆنە ما مستعيا ما خبت يتكلم ما مستع خو تزاني من كارمندي ساندل صوزم تم بأمكم زور بي كاتا هشتي شو ما متوا ئێدەی ئێ انجا اما شي قولم ئەوە شووتیە اما تشرخي زمان اما قوي زيا لنا قوي زيا نير هيا مي هيا اجل هيا وەرە بابە تەواوی کەمە چییە بەتەنەیە نێر هەیە مێ هەیە بڕۆ مۆزوعەکە من کەی مەجاریەوە هەیە والله يقول بس ئای مامۆستاجان ئەوە زۆر هاتوتە داخوازی من باوکم ڕازی نابێ دەڵێن ئەگەر تۆ بێ قسەیەک بکەی حەلی بکەی ئێستا تێگەی تيجيش یعنی من بێم تەکلیف لە باشی بکەم هاوسەرگیری لەگەڵ تۆ بکات ايش راح تخطر الرجال ده رجال فلا مانيا نەنە جواب نایە بۆ مۆزوعەکەی تۆ گرنگترە لە هێندە ها مدير دو الصوب خو متم باشە من موسیقی ڕۆڵە هاوسەرگیریم هەیە ايه لا والله دەواڵم نعم هەسەر کوڕی هاتون تەکلیف لە منە کرد ئەڵێن ها عەمرتان نەمێنێ مخاطیب پێکەم ها تۆتی خەت بە جۆ یەک جاریکە بێنە ئەو ژوورم بۆ تەکلیف ئاخە من نووسینگەی هاوسەرگیری داناوە ئاخە من خەریکی سۆڵی عەشای بەسە من گەیەکی دایرە و میانە بووم من چ عەلاقەم بەسەر هۆی باشیەوە ئەداتێ نادات ڕووی بابی خەزوری شێڕەش بێ ئەوە دانیشتووی بۆ ئیشەکە و ناکەی قوربان جان ئیشەکەم بە دانیشتنانەوە ئەخت خۆ خەڵکی بیوە ئەوە ئیشکە بەسە مجموعه قرارات هي دائريه دائريه خليك ناقوشك دائره موشيه لا تبغيوه مجموعه قرارات لك تلفون ممنوع جمله جرس بيت بلغ بانيا كم يا الله الايفون حباب جوفيا انت مشاكل مالوش بي ان الى قبولناكم خاصه تو لو جابي تواني حد تشاو دليل مهانا اللي فينا قربان موضوعي لا غير شيء بدايره من كشي خو من كشي عائليه من مدير النم اخو قربان ديالي يكتب لهم باش من وازي ليهم من هوايات وشيرين برمو باقلاوي او بوين اكذب تو ما كاين بس واش انا مكان نقوم هوايات مرتين نقطه ضعف المقلع ما دايره ابي احترامي دايره بقول مجموعه قرار درك خوام لو خوي لا موضوع يجي مخالفه وقرارات هرقا هرق قطع الراتب ياك اخو قربان خويا ما عجنا ما عاش مانيه شو ماليه اخ خويا سر نايبرن كهاجك سن جايبر جوب كذا يعني دايره اواناتي بريوا خوام لو خوي كي تليفون كابو دليفري ولا خوات من الموبايل بابا من مطعم لي ياخذ دايره ما يبني لا برسا يا بابا لا لو اي باش قربان خويا وانا رجعتي دفع عندهم اخوي يا بيع اخوي من مطعم دارنا شر رازيه اهلا وسهلا شر رازينيه عايزين ناخذ طقمك وانا تامين ها ايش قطعك طيب وتو طواري بو هات ايامك كده یواش اتوار دايش بزن تشيلو بو هذا الشيء روشتم ولا يوتم ما مستعجل امام معلش تيجي وافي قوم من ضلالين ولا راجي نايم خريب ومن ما مشكل يو بيخ بو بقسي من دار ما تحقق انه يخط زي ما فهمين اوجي هو هدانش هو هدانش ها انا بيت بالقوت ده ها شيء هدانش باش كل ما تيرو خويا توزك بابو هيك خذ قلبك يلا طيب لا تعمل الله
فەرموو کاکە. السلام عليكم. عەلەیکم السەلام. باش مامۆستا. ڕۆحەکەم یەکجاری وەرە کۆڵ ڕۆحەکەم ئەوە کورسیە چای من دەدانیشە بە ساقم چۆن وانە؟ والله ئەو معاملاتەمە ئەگەر دەبووم تەواو کرد. باشە دەدانیشە بە ساقم تۆڵی یەکەم جار دەبێ بۆ نەودایی ڕۆژت. بوو لە قوربان. ئەمە هەر ناکرێت. قوربان زانێت تەماشایەکی بکە. تەماشای چی بکەم بە ساقم؟ تۆ زانی سەعات چەندە؟ 2 دقیقە. ئێ تەواو دەوام یعنی تەواو 1 دقیقە تێپەڕی ڕۆحەکەم. لەلایەوە. مامۆستا قوربان خۆ ترابلای نییە عند دقیقە تێپەڕی. توقيعك لەبووم بکەم ممنون دەبم. تۆ فێری التیزاماتی تەواو مەکەیت منەڵێم بەیانی وەرەوە و تەعنی بەیانی وەرەوە. دەوام تەواو بە قوربان. بە قوربان مامۆستا بەخوای دوونێ شاتم گوتان تەواو بۆ بەس تەوقیعی مدیری ما یعنی بەس تەوقیعی جەناب ما. چاوەکەم مەسەلە هەر تەوقیع نییە بچێتەوە وردبینی و حسابات و هەموو شتێک تەواو بێ اینجا من ئاخر ئیمزاکەم. وردبینیش بکە دوونێ دوو جار. تێناکە ئەمە کاکە ژاڵم دەوام تەواو براکەم. ئەخە مامۆستا بە قوربان دەزانم لە چی هاتمە بە قورئان ڕێمگەلە دوورە. بە قوربان و خۆ لە مەریخەوە نەهاتی منەڵم سبەینە وەرەوە دەوام تەواو تێناکەیتەوە. ئەو خێرە کردم تەواو کرد دەست ماچ دەکەم چاو. خێر ناکەم بە قوربانم سبەینە وەرە یعنی سبەینە وەرە بەس وە سەیرە ها دەبرە قەعاتیزی بێت دەوام تەواو بوو کاکە. هەینەوە. مامۆستا ژیان دەبە قوربان بلوم تەواو کە مەمنون دەم دەست ماچ دەکەم. چاوەڕ ڕاستەکەم تۆ بۆ تێناگەی منەڵم دەوام تەواو بوو سەعات و تێپەڕی سبەینە وەرەوە. ئەوە هەر دانیشتووە. هەسە کاکە هەسە ڕۆحەکەم باشێنە قەمرێت بە قوربانی چاوە. ژنەکە ژنەکە ئەوچێڵێک کەسی لێ نییە؟ ئەرێ تۆ کەی دەبیە بەشەر پێم ناڵێ ئەو پێڵاوانە چی دەکات لە پێش دەرگا؟ ژنەکە نەمزانی لە ماڵەوەی بۆ من لە ماڵەوە نەبم پێڵاو لە لایەک چاکەت لە لایەک وە نییە؟ هەستە و چاکەتە تەڵخەدەی بەسەر چاو دەی هەستە دەهات تۆ هەڵی واسە من هەڵی واسم بەسەر چاو وەرە وەرە پێم بڵە بزانم ئەو شتانێکی داوام لێ کردبووی کووە خۆ مەشغەڵەتی دایرەوە یەکەم ژنەکە ئێخیچێکە سبەینە بۆ دەکڕم سبەینێ مەشغەڵەتی دایرە بزر بە لە پێش چاوم تا ئەو شتانە نەهێنی و نەیتەوە بۆ ماڵە هەستە دەی هەستە لەوە بەخوا ئەمە قەت دروست نابێ بۆ من چی بوو دیستان؟ سویچەکان قابل بە پێ بڕم ژنەکە ئەی لەمە چگیرێکم خواردەوە بەدەستیەوە